إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خدای مهربان برحم و بەزەی خۆت بە گەورەی خۆت داوات لێ دەکەین بمان بەخشی و لە گوناه و تاوانەکانمان خۆش بی و عاقیبەتمان خێرکەی و بمان گێڕی لە ئەهلی بەهەشت و دوورمان کەی لە ئاگری دۆزەخ. بێگومان باسی بەهەشت و جەهەنەم دوو باسی زۆر گرنگن و دوو باسی زۆر کاریگەرن بۆ ئینسانی موسڵمان و بۆ هەموو کەسێک. خوای پەروەردگار وەختێک باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکات، پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات بۆ هاندانە، بۆ ئەوەیە زیاتر خۆی بۆ ماندووکەین، بۆ ئەوەیە بزانین کە خوای گەورە چ ناز و نیعمەتێکی بۆ ئینسانی موسڵمان ئامادە کردووە، بۆ ئەوەیە زیاتر هەوڵی بۆ بدەین. باسی دۆزەخ بۆ ئەوەیە کە ئینسان خۆی لێ بپارێزێت، بزانێت چ سزایەک هەیە لە ڕۆژی قیامەتە، بزانێت ئەو ئاگرا چ ناخۆش و ناڕەحەت و گەرمە، بۆ ئەوەیە کە ئینسان خۆی لێ بپارێزێت، ئینسان بترسێ لەو ڕۆژە، حەزەر کات شتێک نەکات کە تووشی ئەو بەهەشتە بێت و بچێتە ناو دۆزەخ، خوا پەناماندات. لە دوای باسکردنی دۆزەخ ئەو ڕۆبەکورتی هەندێک لە خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشت باز دەکەین کە بێگومان ئەو بەهەشتە سەر تا پای خۆشی و سەیران و گەشتە، هەر کەسێک بچێتە ناوی ژیانی هەتا هەتاییە و بێگومان تووشی هیچ ناخۆشی و ناڕەحەتیەک نابێت لەمە دووە. ئیبن عەباس دەفەرمێت بەهەشت ئەوەی کە لە بەهەشتدا هەیە تەنها ناوی وەکوهی دنیاە، تەنها لە ناودا یەکن، ئەمما لە ناوەڕۆکدا و لە تام و چێشدا و لە لەزەتدا هیچ شتێکی بەهەشت لە ئی دنیا ناچێت. وەختێک ئینسان دەڵێ میوەجاتێکی دنیا لەگەڵ هی بەهەشت تەنها ناوەکەی یەکە. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێت: وسارعوا إلى مغفرة من ربكم، زووکەن پێشبڕکێ بکەن، پەلە بکەن بۆچی؟ بۆ لێخۆشبوونی پەروەردگارتان. وجنة عرضها السماوات والأرض، بۆچی پەلە بکەن و پێشبڕکێ بکەن؟ بۆ بەهەشتێک کە پانیەکەی، گەورەیەکەی، فراوانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە. ئەنجا دەبێ وریابین ئەو بەهەشتە بۆ کێ؟ خوای گەورە دەفەرمێت: أعدت للمتقين، بۆ ئەو کەسانەیە کە تەقوادارن، بۆ ئەو کەسانەیە کە لە خوا ترسن، کە لە دنیادا خۆیان دەپارێزن لە هەرچی قەدەغەکراو هەیە. دەی من و تۆش دەبێت تەقوادار بین بۆ ئەوەی میراتگیری ئەو بەهەشتە بین و بۆ ئەوەی بچینە ناو ئەو بەهەشت و ناز و نیعمەتە. خوای پەروەردگار بمان گەڕێ لەو کەسانە. یەکێک لە زانایانی سەلەف دەڵێت دنیا لە چاو بەهەشت وەکو تەنەکەیەکی کەم نرخ وایە، بەڵام بەهەشت وەکو زێڕێکی گرانبەهایە کە بێگومان هەرگیز خۆشیەکانی کۆتایی نایێ. هەر کەسێک بچێتە ناو ئەو بەهەشتە ژیانی هەتا هەتایە. لەو بەهەشتەدا نەپیر دەبێت، نە نەخۆش دەبێت، نە سەر ئێشەی توش دەبێت، نە خەم و خەفەت ئینسان دادەگرێت، نە ئینسان مەترسی ژیان و بڕان و کار و کەسابەت و هیچ شتێکی نییە. تەنها ئەوەیە کە لە ناو ئەو بەهەشتە بە خۆشترین ژیان بەڕێ دەکات. بەڵێ ئەو بەهەشتە وەکو زێڕ وایە. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختێک باسی دەکات
دفرمي الجنة بناؤها لبنة من فضة ولبنة من ذهب. أو بهشتا خشتێکی لە زیوە خشتێکی لە زێڕە. ئەو بەهشتە دەفەرمێت گیراوەکەی لە میسکە، بەردەکەی لە گەوهەر و مرواریە، ئەنجا خۆڵەکەشی لە زەعفەرانە. چه خۆشی و ناز و نیعمەتێکی دنیا هەیە وەکو ئەوە وابێت، چه بینا و قەسرێکی دنیا هەیە کە لە زێڕ و زیو بێت. دەی موسڵمان، ماڵت لە بەهشتا لە زێڕ و زیو بۆ ئامادەکراوە، تەنانەت ئەوەی کە گیراوەکەیەتی لە میسکە لە بۆنێکی خۆشە. ئەوە ناز و نیعمەتی بەهشتەکە هیچ شتێکی دنیا بارتەقا وەکو خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهشت نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت الجنة 100 درجة، بەهشت 100 پلەی هەیە. وریا بە ئەی موسڵمان، هەر یەک شوێن نییە، هەر ئەوە نییە کە ئینسان موسڵمان بێ هەموو کەس شوێنی وەکو یەکوا بێت، بەڵکو بەهشت 100 پلەی هەیە. هەر پلەیەکی بەقەد ئەرز و ئاسمان نێوانیەتی و لە یەک دوورە. هەتا وەکو ئینسان زیاتر خۆی ماندووکات، زیاتر چاکەکار بێ، زیاتر هەوڵدا، ژیانی خۆشترە و پلەی بەرزترە لە ناو بەهشتە، لە ناز و نیعمەتی و خۆشی زیاتردایە. بەڵێ لە خۆشی و ناز و نیعمەتەکانی ئەو بەهشتە ئینسان ڕزق و ڕۆزی بێبڕانە و ئەوەندە فراوانە، تەنانەت ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی میوانی بێت دەتوانێت میوانداری بکات. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات، دەفەرمێ کەسانێک هەنە کە لە ناو ئاگەری دۆزەخدان هەتاوەکو خوای گەورە حەزکا لەوێدا دەمێننەوە، دوایی خوای گەورە ڕەحمیان پێ دەکات و لە ناو ئەو دۆزەخە دەریان دەهێنێ دێنە ناو بەهشتەوە. جا ئەو کەسەی کە نزمترین پلەی هەیە لە بەهشتێدا، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لو طاف بأحدهم أهل الدنيا، ئەگەر هەر یەکێک لەو کەسانە کە نزمترین پلەیان هەیە و کەمترین پلەیان هەیە لە ناو بەهشتێدا، هەموو خەڵکی سەرزەوی لێیان ببێتە میوان، لأطعمهم وسقاهم، ئەو کەسە دەتوانێ خۆراک و نانی هەموو ئەو کەسانە بەدا و خواردنیشیان بدات، ئەنجا دەتوانێت جێگا و ڕێگاشیان بۆ دابین کات. ئینسان چەند کەسێکی لە دنیادا لێ دەبێتە میوان، دەبێت 2 ڕۆژ پێشتر خەریک بێت، خەمی جێگە و ڕێگای بێت بۆی دابین کات. بەڵام لەو بەهشتا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەموو خەڵکی سەرزەوی لە یەک کەس ببێتە میوان، دەتوانێت میوانداریان کات، دەتوانێت جێگە و ڕێگەیان بۆ دابین کات. ئەنجا لا ينقص ذلك مما عنده، هیچیش لە مڵک و لە ناز و نیعمەت و لە خۆراکی ئەو کەسە کەم ناکات، هیچ شتێکی لێ کەم ناکات، کەچی ئەو هەمووشی لێ دەبەخشێ و میوانداری هەموو خەڵکیش دەکات. ئەوە ناز و نیعمەتی و خۆشی بەهشتا چ شتێک هەیە لە دنیادا وەکو ئەوە وابێت. دەی موسڵمان هەوڵ دە زیاتر ئەو خۆش و ناز و نیعمەتە دەبیستی و گوێت لێ دەبێت بۆ ئەوەیە کە زیاتر هەوڵی بۆ بدەیت، بۆ ئەوەیە کە نەیاڵی لە دەستت دەرچێت. کاکە ئەو ناز و نیعمەتە لەکوێ هەیە؟ خوای گەورە بە ڕەحمە بۆ بەندەی خۆی ئەوەی ئامادە کردووە. ئیمامی ئەبوبەکر بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أعطيت 70 ألفا يدخلون الجنة. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم 70,000 کەس لە ئومەتی من دەچنە بەهشتەوە بغەیری حیساب، بەبێ ئەوەی کە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت، بەبێ هیچ حیساب و کتابێک یەکسەر دەچن بۆ بەهشت. خوای گەورە بمان گەڕی لەو کەسانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کرد کە خوای گەورە بۆی زیاد کات، خوای پەروەردگار زیادی کرد، فەرمووی لەگەڵ هەر یەکێک لەو 70,000 کەسە 70,000 کەسی دیکە دەچێتە بەهشتەوە. الله أكبر، سبحان الله، كنزيكي 4 مليار و 900,000 كس لأمتي محمد صلى الله عليه وسلم ببي حساب كتاب دشت بهاشتوا. أنجا بيغمبر وصفي أوانا من بودكات وجوههم كالقمر ليلة البدر، رويان درو شاوية وكو مانجت شواردا، وكو مانك لشواردا لشواردا شويدا، شون درو شاوة وجوان وروناكا ڕووی ئەو کەسانە ئاوا ڕووناکە کە دەچنە بەهشتەوە بەبێ حیساب و کتاب. خوای گەورە بمان گێڕی لەو کەسانە. بەڵێ بەهشتیەکان کە دەچنە بەهشت ڕەنگیان سپی و درەوشاوە و جوانە بە وێنەی مانگی چواردە. ئەنجا تەمەنیان لە 33 ساڵیدایە و هەمیشە گەنجن پیر نابن. ئەنجا ئەو کەسانە باڵابەرزن وەکو ئادەم، ئەو کەسانە ڕوخساریان جوانە وەکو یوسف سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت، ئەو کەسانە سوپاسگوزارن وەکو ئەیوب پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورە لە هەموو پێغەمبەران بێت.
ئەو کەسانە خوای گەورە لێیان ڕازیە هەرگیز جارێکی دیکە لێیان تۆڕە نابێت. ئەو کەسانە لە خوای گەورە ڕازین، لە ژیانی خۆیان ڕازین، لە جێگە و ڕێگەی خۆیان ڕازین. ئەو کەسانە پیر نابن، ئەو کەسانە نەخۆش نابن، بەهەشتیەکان هەرگیز تووشی خەم و خەفەت و سەرئێشە و ناڕەحەتی نابن، هەرگیز تووشی نەبوونی نابن. ڕۆژێک خەمی ئەوەت نییە بچیە ئیش و کار و کەسابەت کەی، ڕزق و ڕۆزیت بێ بڕانەوەیە، ڕزق و ڕۆزیت بەبێ حیساب و کیتابە، هەرچی کە داواکەی ئینسان پێی دەدرێت. خوای گەورە بۆ بەندەی خۆی ئامادە کردووە ما لا عین ڕەئەت ولا ئوذون سەمیعەت ولا خەطر على قەلبی بەشەر. خوای گەورە ناز و نیعمەتێکی بۆ ئامادە کردووی ئەی موسڵمان کە هیچ چاوێک نەیبینیوە، هیچ گوێیەک نەیبیستەوە، ئینسان بە خەتەرەش بەسەر دڵیدا نەهاتووە. ئەوەندە ناز و نیعمەتی بۆ ئامادە کردووی. ئەی موسڵمان چی ماوەتەوە لەوەی کە ئینسان خێرا بکات، پەلە بکات، وەساریعوا کاکە هەوڵدا ئەو بەهەشتا ئەو ناز و نیعمەتە لەکوێ هەیە؟ برا ئینسان لەکوێ دەستی دەکەوێت؟ لە لای خوای پەروەردگار نەبێت، بەڵێ لە لای خوای گەورە دەست دەکەوێت. درەختەکانی بەهەشت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆشی و ناز و نیعمەتی بەهەشت بۆمان باسی درەختێکی بەهەشت دەکات کە ناوی توبایە. ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەسفی دەکات لە ئاستی فیردەوسە و لە بەرامبەری فیردەوسدایە. دەفەرمێ دەشوبهێتە دارێک کە داری گوێزی پێ دەڵێن لە دنیادا. پێغەمبەر فەرمووی کە لە شام هەیە، قەدەکەی بەرز دەبێتەوە، دوایی ئاوا لقەکانی بۆ ئەو لاولا دەڕوات، سێبەرەکەی ئەوەندە زۆرە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ توبا شەجەرەة فی الجەنە، توبا دارێکە لە بەهەشتا مەسیرەة 100 عام، ڕێگای 100 ساڵ سێبەرەکەی بە بنیدا بڕۆی هێشتا تەواو نابێت، پێت سەیر نەبێ. بۆچی؟ چونکە خوای گەورە هەموو شتێک لە لای کون فەیەکونە. ئەو دنیاە خوا دروستی کردووە، خوای گەورە ئاوا خۆشیەکانی بەهەشت بۆ ئینسان ئامادە دەکات، پێت سەیر نەبێ. 100 ساڵ ڕێگا سێبەرەکەیەتی برام. ئەنجا پۆشاکی ئەهلی بەهەشتیش لەو دارەیە بەرهەم دێت. خوای گەورە دەفەرمێت مەثل الجەنەة التي وعد المتقون، وێنە و نمونەی ئەو بەهەشتەی کە پەیماندراوە و وعدراوە بە کێ؟ بە ئینسانی تەقوادار. تجري من تحتها الأنهار، ڕووبار بەژێر کۆشکەکانی و بە تەنش کۆشکەکانی دادەڕوات. ئوکولها دائم وظلها، خوای گەورە دەفەرمێ خواردنەکەی بەردەوامە، سێبەرەکەشی بەردەوامە، تەواو نابێت، هەرچی ئینسان داواکە قەت نابڕێت، وەکو دنیا نییە کۆتایی پێ بێت. خوا دەفەرمێت ئاەتی خوای پەروەردگارە، سێبەرەکەی بەردەوامە و خواردنەکەی بەردەوامە، هەرگیز ئینسان لێی نابڕێت. وفاكهة كثيرة، خوای گەورە دەفەرمێ میوەجاتی زۆر، ناز و نیعمەتی زۆر، لا مقطوعة ولا ممنوعة، هەرگیز نابڕێت، ئینسانیش لێی قەدەغە ناکرێت بڵێن ئەوە نەخۆی و ئاوە بخۆیت. بەڵکو ئەوەی کە ئینسانە، ئینسان لە سنووری خۆیدا هەر شتێک کە بەکاری دێنێت و دەیخوات ئینسان ئازادە بەبێ بڕانەوە. خوای گەورە دەفەرمێ وەلەهم فیها من كل الثمرات، لە هەموو بەر و بووم و میوەجاتێک بۆ ئەو بەهەشتیانە هەیە، ومەغفرة من ربهم، و هەروەها لێ خۆشبوونێک لەلایەن پەروەردگارەوە کە ئەوە لە هەمووی گەورەترە، لە هەمووی خۆشترە. ڕەزامەندی خوای پەروەردگار و لێ خۆشبوونی خوای گەورە بۆ ئینسانی مسلمان هەرگیز جارێکی دیکە خوای گەورە لە ئەهلی بەهەشت تووڕە نابێت. خوا بمانگەڕێ لەو کەسانە. إن للمتقين مفازا حدائق وأعنابا، وەختێک باسی بەهەشت دەکرێت پەیوەندی بە چووە هەیە و ئەنجا کێ دەچێتە ئەو بەهەشتە؟ إن للمتقين مفازا، بۆ ئینسانی تەقوادارە ئەو بەهەشت و ناز و نیعمەتە، ئەو خۆشیە بۆ ئینسانێکە کە لە دنیادا تەقوادارە، کەواتە دەبێ ئێمە تەقوادار بین بۆ ئەوەی خۆشی و ناز و نیعمەتەکانی ئەو بەهەشتە بەدەست بێنین. ئینسان لەو بەهەشتە خزمەتکاری هەیە، خزمەتکاری بۆ دابین کراوە. خوای گەورە باسی خزمەتکارەکانی بەهەشت دەکات کە چۆنن، چەندە جوان و ڕێک و پێکن بۆ ئەوەی ئینسان بە ئارامیەوە ئەوەی کە بۆی دێنن لەزەتی لێ ببینێت و خۆشحاڵ بێت. چەند خۆشە ئینسان دەچێتە مەطعەمێک، گەنجێکی جوان و ڕێک و پاک و خاوێن دێشتت بۆ دێنێت و خزمەتت دەکات. لە بەهەشتێدا خوای گەورە دەفەرمێ ويطوف عليهم ولدان مخلدون، گەنجانێک و منداڵانێکی هەمیشەیی کە قەد نامرن، قەد پیر نابن، هەمیشە هەر گەنجن، ئەوانە بە دەوری ئینساندا دێن و دەچن و پێداویستەکانی ئینسان جێبەجێ دەکەن.
إذا رأيتهم حسبتهم لؤلؤا منثورا كإنسان تماشيان كاوكو مرواري وان كحيج دستيق ليان ندراوا أوان دا باكو خاوين أوان دا جوانو رازاوا أوان دا قرانج كر أوان دا نازو نعمتو خوشيائي مسلمان براسي إنسان كدي بيستيد دبي حرخيرا پلبکە بۆ ئەو بەهەشتا بۆ چاکە و چاکەکاری بۆ ئەوەی کە بەدەستی بێنی إذا رأيتهم حسبتهم لؤلؤا منثورا کاکە دەڵێی مرواريە هیچ کەسێک دەستی پێ نەکەوتووە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ ويطوف عليهم غلمان لهم كأنهم لؤلؤ مكنون ئەو گەنجانە ئەو منداڵانە کە خزمەتی ئینسان دەکەن لە بەهەشتێدا کە ئینسان خزمەت دەکەن لەو بەهەشتێدا وەکو چیوان وەکو مرواری یەکوان کە لە ناو سەدەفدایە یعنی کەس دەستی پێ نەکەوتووە دەستی کەسی پێ نەکەوتووە جوان ڕێک و پێک پاک و خاوێن ئەو کەسانە خزمەتی ئینسان دەکەن لە ناو ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتە. دەی ئەوە بەشێکی زۆر کەمە ئەوە کورتەیەکە لە باسی ناز و نیعمەتەکانی بەهەشت کە هێشتا زۆری ماوە ئینسان باسی خۆشی و ناز و نیعمەتەکانی دیکەی بکات. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە چیمان پێ دەڵێت؟ ئێمە چه سوودێک دەبینین لە باسی بەهەشت؟ ئاراستەی ئەو بابەتە بۆ ئێمە چییە؟ یەکەم ئەوەی کە لە لای خوایە گران بەهایە بە هەوڵ و کۆشش نەبێ بەدەست نایە. وریا بە ئەی موسڵمان ئەوەی کە لە لای خوایە گران بەهایە بە هەوڵ و کۆشش و ماندووبوون نەبێ بەدەست نایە بە خۆزگە و ئاوات بەدەست نایە تەنها بە خەیاڵ و بە ئاوات خواستن بەدەست نایە بە هەوڵ و کۆشش بەدەست دێت. پێغەمبەر دەفەرمێ ئەلا ئین سلعة الله الغالیە کاکە وریابن ئاگادار بن خەڵکینە مسلمانان وریابن ئەوەی کە لە لای خوایە زۆر گران بەهایە سلعة الله الغالیە ئەلا ئین سلعة الله الجنة بەڵام بزانە ئەوەی کە لە لای خوای پەروەردگارە بەهەشتە ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتە هەرگیز کۆتایی نایێت هەرگیز ئینسان لێی نابڕێت هەرگیز ئینسان پیر نابێت هەرگیز ئینسان تووشی نەخۆشی نابێت خەمی هیچ شتێکت نییە تووشی هیچ نەخۆشی و سەرێشەیەک نابێت خەمی هیچ شتێکت نییە تەنها ژیان نەبێت تەنها خۆشی و ناز و نیعمەت و ڕابواردن نەبێت. ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئاگادارمان دەکاتەوە ئەوەی کە لە لای خوای پەروەردگارە ئاوا گران بەها و بە نرخە ئەوەیە کە دەڵێ بەهەشت وەکو زێڕێکی گران بەهایە دنیاش وەکو تەنەکەیەکی کەم نرخ وایە ئەوەیە سەلمان بان کە ئەو بەهەشتە وەکو زێڕێک وایە کە هەرگیز بڕانەوەی نییە بۆ ئینسان وەریا بە ئەی موسڵمان. دووهەمیان لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت بەدەست هێنانی پلە بەرزەکانی بەهەشت بە ئەندازەی هەوڵدانی ئێمە لە دنیادا ئێمە چەندە لەو دنیادا هەوڵ دەین خۆمان ماندووکەین ئەوە لە بەهەشتا لە ڕۆژی قیامەتە ئینسان پلە و پایەی بەرزتر دەبێتەوە ناز و نیعمەتی زیاترە خۆشی زیاترە ئینسان لە بەهەشتێدا پلەی بەرزتر دەبێتەوە دەی ئینسان خۆت ماندووکە زیاتر هەوڵ دە زیاتر بۆ ئەو ڕۆژە بۆ ئەو بەهەشتا بۆ ئەو ناز و نیعمەتە پەیوەندی بێرەوە هەیە و بەو ژیانە دنیایەوە هەیە هەتا وەکو زیاتر هەوڵدەی لە قیامەتە لە بەهەشتا پلت بەرزتر دەبێتەوە. جوان گوتراوە کە گوتراوە من جەدە وەجەدە هەر کەسێک هەوڵدا بەرهەمی دەست دەکەوێت ومن زرع حەسەدە هەر کەسێک دروێنە بکە هەر کەسێک تۆ بچێنێت دروێنە دەکات هەر کەسێک زراعەتی کرد با دڵنیا بێ لەوەی کە دروێنە دەکات و بەرهەمی دەست دەکەوێت هەر کەسێکیش لەو دنیادا هەوڵدا بەرهەمی کردەوەکانی لە قیامەت دەبینێتەوە. بەڵام گوتراوە ومن جەمەدە فەسەدە وەکەسەدە کاکە هەر کەسێک بوەستێت و هیچ نەکات هەوڵ نەدات بەڕاستی هیچی دەست ناکەوێت هەر تووشی تەمبەڵی دەبێت و هیچ شتێکی دەست ناکەوێت. ومن نامە ڕەئە الئەحلامە هەر کەسێکیش بخەوێ بەخوا هەر خەونان دەبینێت بەڵام من جەدە وەجەدە هەر کەسێک هەوڵدا بەرهەمی ئەو هەوڵەی دەبینێتەوە با زیاتر هەوڵ دەین ئەو ناز و نیعمەتە لە لای خوای پەروەردگارە ئەو بەهەشتە لە لای خوای پەروەردگارە ئەو ناز و نیعمەت و خۆشیە بەدەستی خوای پەروەردگارە با زیاتر ڕوو لە خوای پەروەردگار بکەین خوای گەورە زیاتر لەو بەهەشتەدا پلەمان بەرز دەکاتەوە. دەپاڕینەوە دوعا دەکەین خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت بۆ خاتری گەورەی خۆت بمانگەڕی لە ئەهلی بەهەشت یا ربی خوایە گیان ئەو بەهەشتەمان بکەیە قسمەت یا ربی خوایە پلە بەرزەکانی بەهەشتمان بکەیە قسمەت خوایە پلەمان بەرزکەیەوە لە ناو بەهەشتینە بڕاوەی خۆتدا خوایە وامان لێ بکەی کە ئەهلی بەهەشت بین
یا ربی خوایە گیان بە ئیمانەوە بمان ژێنی، بە ئیمانەوە بمان برێنی، خوایە لەسەر ئیمان زیندومان کەیەوە، لە ئاگری دۆزەخ بمان پارێزی، خوایە ئەو بەهەشتەمان بکەیە قسمەت، چۆن لە دنیادا ئێستا بەیەکەوە دانیشتوین لە بەهەشتیشدا بەیەکەوە دابنیشین. یا ربی خوای گەورە هەمومان لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە. یا ربی خوایە گیان هەر کەسێک کە نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەسێک کە داوای دوعای خێری لێکردوین بۆ هەر مەبەستێکی خێر، خوایە ئێمە دوعای بۆ دەکەین لێرەوە. یا ربی خوایە گیان مەبەستە خێرەکەی بۆ بێنیەدی ئەگەر خێری تێدایە. یا ربی خوایە هەر کەسێک قەرزدارە قەرزەکەی بۆ بدەیەوە، هەر کەسێک نەخۆش و ناڕەحەت و دڵتوندە، یا ربی خوایە گیان دەروی خێری لێ بکەیەوە. هەر کەسێک لە ناخۆشی و ناڕەحەتیدایە، یا ربی خوایە گیان دڵی خۆشکەی، دەروی خێری لێ بکەیەوە و دەروی خێر لە هەموو لایەکمان بکەیەوە. عاقبەتی دنیا و قیامەتمان بەخێر بگێڕی، سەرفراز و بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.